خۆشببختانە هەنگاوی یەکەم دەستگای مرۆیی مام توانی دەستکات بە دابینکردنی بڕێکی باش لە پێداویستی تەندروستی بە دابینکردنی زیاتر لە 30,000 دەمامک بۆ خۆپاراستنی خوێندکاران و بە دابینکردنی پێداویستی وەکو گەرمی پێ و وەکو دیاریکردنی ئامێری بڕی ئۆکسجین و لە هەنگاوەکانی داهاتوە بەڵێنیانیاوە کە کارمان بۆ بکەن بۆ بە هاوبەشی لەگەڵ کۆلێجەکانی زانکۆی سلێمانیا بابەتی پاکەرەوە و تاقیمکردن بۆ زانکۆی سلێمانی و تەنانەت پێداویستەکانی دەروی زانکۆی سلێمانیش دابین کرێت و هەروەها کار بکەین لەسەر پێداویستەکانی بەشە ناوخۆیەکانمان. هەر لێرەشەوە پێم خۆشە ڕای بگەێنم بە خوێندکارانی زانکۆی سلێمانی ئێمە زانکۆکەمان بەڵێن وانە بوو ڕاستەوخۆ بۆ ساڵی خوێندنی 2020 ڕاستەوخۆ بچێتە ناو خوێندنی ئاوێتە بەبێ هیچ خوێندنەوەیەک بۆ لایەنی تەندروستیان بەڵکو خۆشببختانە بە پلان ئەنجومەنی زانکۆی سلێمانی بڕیاریدا بە پلان چێتە بواری خوێندنەوەوانە پلانەکانیش هەنگاو بە هەنگاو جێبەجێکراوە. زۆر سپاس بۆ سەرۆکایەتی زانکۆی سلێمانی بۆ بەڕێز دکتۆر پێشڕەو وەکو جەنابی ئاماژەی پێکرد ئێمە لە دەستگای مرۆیی مام لە قۆناغەکانی پێشووتردا وابەستە بە دروشمی ئاشتی پێکەوە ژیان گەشەپێدان هەوڵمان داوە زۆرترین بە بڵێن زۆرترین خزمەتگوزاری بە کەرتی تەندروستی و پەروەردە و زۆربەی کەرتەکان بگەینین. لە ئێستادا دەستگای مرۆیمان پلان و بەرنامە و استراتیجی ئەوەیە بتوانێت هەماهەنگ و هاوکار بێ لەگەڵ تێکڕای زانکۆکانی هەرێمی کوردستان و کەرکووک و ناوچەدابڕاوەکان و لەم قۆناغەدا لە هەنگاوی یەکەم لە زانکۆی سلێمانیەوە دەست پێ دەکەین کە ئەوش ئامادەکردن و دابینکردنی بابەتی خۆپارێزیە لە بابەتی ماسک و معقم و گەرمی پێ و هەروەها پێوەری ئۆکسجین و بۆ سەرجەم خوێندکارانی زانکۆی سلێمانی و بە تایبەتیش بۆ بەشە ناوخۆیەکان چونکە کردنەوەی بەشە ناوخۆیەکان لەسەر بڕیاری ئەنجومەنی زانکۆکان یاخود وزارەتی خوێندنی باڵا